کرتە گڵەکەوە کا عوسمان وانەڵێ کاک عوسمان ئەم کوڕە تازە هاتوۆتە گەڕێگەکەمانەوە کوڕێکی بە ئەدەب بە ئەخلاق ڕێک و پێک بەزێک کێشەی هەیە نوێژ ناکە بەڵام دڵی زۆر پاکە ئەوە مهمە باوەڕکە گەڕەکەکە هەمووی وەسفیەکە ئەخلاق فول لێرژێ ئەی ماشا الله چەند بەخۆشی ئەیڵێ وەڵا کوڕێ باشە بەسینە ئەوەیە نوێژ ناکە ئێدڵی پاکە عیبە بۆ تۆ هاوڕێتیە واکی باوە نوێژ ناکە چی لە ئەخلاقکەم بە ئەخلاقت فڕەیە هەر زەرور نییە ئەرە ئێستا ئەخلاق مهمترەیە نوێژ و عیبادەت کابرا کەسێکی متمانە پێکراوە و بە ئەخلاق ڕەحمەتە لێ بێ و نێوان خۆی و ئەڵڵا تەعالای تێگیاوە متمانەی چی چۆن بە تەمای بینی لەگەڵ توە باش بێ ئەزانم ئاخر بەس خەڵک هەمووی وەسفێکە ئەڵێ کوڕێ بە ئەخلاقە و خێرکەرە ئەوە خیانەتی کردووە ئەڵڵا تەعالا نوێژی لەسەر فەرز کردووە ئەو نایکە ئەوە خیانەتە لە ئەمانەت ئیتر تۆ چۆن لە خۆ تۆ متمانەی پێیەکی کە نوێژی نەکرد تەواو ئەخلاق ئەوەی نوێژی نەکرد لای بە تەواو بلۆک ئەخلاقی ناوێ ئەوە کەی قسەیە بەبێ ئەخلاق چۆنە کرتە گڵەکەوە کا عوسمان وانەڵێ ئینسان بە ئەخلاقەوە ئینسانە وەڵا ڕاستەکەی وەڵڵا تاوا برا دەستان خۆش بێ باش شێرە بەرەم دوور کات نوێژکەین